سڵاو بەڕێزان خۆشەویستان لە بڕگەی وەڵامدانەوەی پرسیارەکان لە خزمەتتانە. بەڕێزێک پرسیارێکی لێ کردوین ئەڵێ چۆن قەلەقی و ترسی کاتی تاقیکردنەوە نامێنێ. ئەم پرسیارە زۆر گرنگە و پێویستە هەموو کەسێک کە ئەخوێنێ و ڕۆژێک ڕوبەڕووی تاقیکردنەوە ئەبێ پێشوەخت خۆی بۆ ئامادە بکە. سەرەتا ئەوەیە کە تۆ هەوڵ بەی یادگەت باش بکەی، تەرکیزت باش بکەی، توانای فێربوونت باش بکەی و بە حەز و تاسەوە دانیشی گوێ لە مامۆستا بگری و هەوڵ بەی بەردەوام تێبینی بنووسی بخوێنیتەوە. بەم شێوازە ئەگەر تۆ ئامادەیەکی باشت هەبوو بە دڵنیایی دوجار ئاسانە بەسەر ترسی تاقیکردنەوە زاڵ ببی. کەواتە دوای ئەمە ئەبێ بڕۆین حەلی ئەوەش بکەین. ئەوەش بەوە ئەبێ بەڕێزان تۆ پێش تاقیکردنەوەکە تاقیکردنەوەی خۆت بکەیت. واتە بابەتێکی گرنگ کە داغڵە بۆ تاقیکردنەوە تۆ بڕۆ بزانە چی گرنگە بیکە بە پرسیار و وەڵام وەستەعیان تیا بکە. پاشان شەوێک پێشەوەی بڕۆیتە تاقیکردنەوە تۆ هەوڵ بە پرسیارەکان نووسی بێت لە دەفتەرێکە و دوای ئەوەی سعیەکانت تەواو کرد هێندە کاتت بەدەستەوە بێ بە ئیسراحەت دانیشی وەڵام بیتەوە. بۆ نمونە 20 پرسیاری گرنگە. پرسیاری وایتە 2 دێڕە وەڵامەکەی پرسیاری وایتە 8 دێڕە 8 خاڵە. تۆ وەرە هەموو ئەم پرسیارانە جواب بەرەوە. پاشان مەلزەم و کتێبەکانە بێنە بزانە کام پرسیارت بە باشی جواب باوەتەوە، ئەوانە دیاریکە کە باش وەڵامت نەیانێتەوە. پاشان بخەوە بەیانێکی کە هەستای زۆر پێشکاتی تاقیکردنەوە 2-3 کاتژمێر پێشکاتی تاقیکردنەوە دانیشە بە جددی سەعی لەوانە بکە کە شەو خراپ بووی لە وەڵامدانەوەیانە. هەوڵ بە پێداچوونەوەی خێرا بکە. ئەگەر شتەکان بکەی بە فلاشکات و لە خۆت بپرسیتەوە زۆر باشە. و کاتێک ئەچی بۆ تاقیکردنەوە ئەبێ زوو بڕۆی. واتە تۆ هەوڵ بە یەکەم کەس بچیتەوە ژوورەکە. خۆت تەخیر مەکە بۆ ئەوەی بڵێ وەڵا با درەنگ بچمە ژوورۆ شتێکی زیاتر ئەیکەم. تۆ سعیەکانە بە جددی بکە بڕۆ ژووری تاقیکردنەوە. باشترین شت ئەوەیە پێشەوەی وەرەقە دابەش بکرێت تۆ هەناسەی قوڵ هەڵمشیت. هەوڵ بە هەناسەکانە بەم شێوازە بێ بەلوت هەناسە هەڵبژە، بەشی خوارەوی سکت پڕکە واتە بەشی خوارەوی سیەکانەکە هەوای تێکە. پاشان سنە بیوەستێنە هێواش بەدەم هەناسە بەرەوە و هەوڵ بە بەردەوام چەند جارێک بە قوڵی هەناسە هەڵمژی بیوەستێنی و بە هێواشی هەناسە بیتەوە. و هەوڵ بە لە ناختا ئەم قسەیە دووبارە بکەرەوە. زۆر ئاسانە. من زۆر سەرکەوتوم باش سەعیم کردووە، خەمی هیچم نییە و بەم جۆرە خۆت تەڵقین دابدە. پاشان کە وەرەقە دابەش کرا ڕاستەوە خۆ سەیری پرسیارەکان مەکە. پرسیارەکان دانێ، بزانە تەپەی دڵە باش بووە، بزانە دانیشتنت ئارامە، بزانە باوەڕ بە خۆبوونت باشە. من جاری وا هەبووە لە زانکۆ چوون بۆ تاقیکردنەوە، ئەگەر دوا کەوتە بم جاری وا هەبوو خۆم کردو بە ژوورا و زۆر ناخۆشە و ئەڵە بۆ درەنگ هاتی وەرەقەیەک تێهاتی و تۆش دانیشی و زۆربەی خوێندکار ڕاستەوخۆ یەکسەر سەیری پرسیارەکانەکە. من وەرەقەکەمدا ئەنا بە هیچ شێوەیە دەستکاریم ناکرد، سەیرم ناکرد. ئەوەستام 1-2 هەناسی قوڵمەیە هەتا قەنەعەتم بە خۆمە کرد من هێمنم، من ئارامم، من باشە بم لەم تاقیکردنەوەیە. پاشان تەماشای وەرەقەکەمە کرد. کاتێکیش تەماشای وەرەقەکەمە کرد بە خێرایی ئەگەڕام بۆ ئەو پرسیارەی کە زۆر ئاسانە، هەر بەبینینی وەڵامەکە بیرەکەوێتەوە، نەک بگەڕێم بۆ ئەوەی کە نایزانم. بەڕێزان باشترین کار ئەوەیە تۆ کە پرسیارەکانە بینی نەڵێ ئەم پرسیارە چی ئەمە چیە و وەڵامەکی چۆنە بێت. نا، هەر بە خێرایی چایە بەخشێنە بە پرسیارەکانە. بۆ نمونە لەناو 6 پرسیارە پرسیاری شەشەم یەکسەر وەڵامەکەیەتە خەیاڵت، یەکسەر داینێن دەست کە بە وەڵامدانەوەی پرسیاری پێنجەم. کە وەڵامی پرسیاری پێنجەمت دیایەوە اینجا تەماشایکی وەرەقەکە بکەرە بە خێرایی چایان پیا بخشێنە وەڵامی هەر پرسیارێک هات بە خەیاڵتە ڕاستەوخۆ ئەویش جواب بەرەوە. کاتێک کە تۆ لەم 6 پرسیارە 2 پرسیار 3 پرسیار جوابیتەوە باوەڕ بە خۆبوونت باشە بێ، ترس و قەلەقەکانە بە تەواوەتی نامێنن و مرتاح بیت. پاشان تۆ بەو زیهنیەت و مێشکەوە کە ئەچیتە سەر و پرسیاری کە قورسە مێشکت باشتر بۆیە چێ و باشتر کارەکە. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر تۆ ڕاستەوە خۆ تەماشای ئەو پرسیارە بکەی کە نایزانی و مێشکی خۆت مەشغوڵکەی ئەوە یەکسەر باری دەرونی تێگەچێ، ئەوەشی کە ئیزانی پێچێ لە بیرت بچێتەوە. یان ئەگەر خوب بکەی بە ژوورا و درەنگ بڕۆی، یان ئەگەر تۆ ئەم پرسیارە درێتە دەست ڕاستەوە خۆ تەماشای بکەی. واتە هەر یەکێک لەو هەڵانە
کارەساتێک بەسەر توانێ و مرۆڤیش کاتێکە قەلەقە بێ ئەترسێ بەشێک لە مێشکی کە لە بەشی خوارەوەیە بە ناوی reptilian brain ئەم بەشە کاتێکە ئەکەوێتە ژێر فشار و ترس ڕاستەوخۆ ناردنی زانیاری بۆ نیۆکۆرتێکس بۆ لاکانی ڕاست و چەپی مێشک لە کارەخە. ئەمە سیستەمێکی پارێزگاریە لە هەموو جانەوەرانە وایە واتە ئەگەر تۆ فیشێکی بتەقێنی بە دەنگێکی بەرزی لێوە بێت جانەوەرێک لەوە ئەچێ لە جیاتی ئەوەی بەرە ئەو سەرڕاکە بەرەو ڕاوچێکە ڕابکە بەرەو خۆت ڕابکە بۆ چونکە یەکسەر بەشەکانی تری مێشکی لە ئیشەکەوێ و تەنها کاردانەوە نواندن کارەکە واتە ئەگەر تۆ لە ناکاوێکە بترسێنن تۆ جوڵەی واکی دوای خۆت پێکەنینت بەخۆدیە بۆ چونکە مێشکی تۆ نایەڵێ عقل کاری کار بکە و تۆ بۆ تاقیکردنەوە پێویست بەوەی عقلت ئیش بکە نیۆکۆرتێکس بە جوانی کارەکە بۆیە ئەبێ خۆت دوور بخەیتەوە لە هەر شتێک کە تۆ ئەترسێنێ کە تۆ ناڕەحەتەکە کە تۆ قەلەقەکە و هەروەها ئەوەش بڵێن بەڕێزان ترس و قەلەقی شتێکی خراپ نییە واتە کەسانێک هەن ئەیانێ بە هیچ شێ قەلەق نەبن بە هیچ شێ نەترسن بە هیچ شێ دڵتەنگ نەبن ئەمە زۆر هەڵەیە ترس و قەلەقی خەم ئەمانە پەیامن ئێمە ئاگادارەکەنەوە و ئەم پەیامە لە قوڵایی نائاگای ئێمەوەیەت بۆی ئێمە ئاگادار بکاتەوە لە مەترسیەک و ئێمە پێویستە ڕێوشوێنی باش بگرینە بەر بۆ ڕێگرتن لە هەر شتێکی خراپکە یەتە پێشمان واتە کاتێککە تۆ ئەترسی کاتێککە تۆ قەلەقەبی ئەمە شتێکی زۆر باشە شتێکی زۆر نۆرماڵە زۆر نائاساییە مرۆڤێک تاقیکردنەوەی هەبێ و گوێنەیاتێ ئەمە نائاساییە زۆر نائاساییە مرۆڤ بڕوا بۆ شوێنێکی تاریک بڕوا بۆ شوێنێکی ترسناک بڕوا بۆ شوێنێکی خراپ بڕوا بۆ شوێنێکە جانەوەری درندەی تیابێ و هیچ ئیحساسی ترس و قەلەقی نەبێت ئەمە خراپە چونکە ئەم سیستەمەی کە تووشی ترس و قەلەقی تەکایە خەفەت و ناڕەحەتی تێهاتێ بۆ قازانجی خۆتە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمێ من خاف ئەتلەجە و من ئەتلەجە بەلەغ المەنزل ئەوانەی کە ئەترسن پەلەپەریان تێکێ و ئەوانەی پەلەپەریان تێکێ زووە گەنە مەنزڵ لە NLP واتە نێرۆ لینگویستیک پرۆگرامین ئەمانە بە پەیامە باشەکانی نائاگایی لە قەڵەم ئەدرێن کە تۆ لە نائاگاوە پەیامێکە بۆیە قەلەق دەکات تەپەی دڵە زیادەکە قورگە وشکەکاتەوە بۆ ئەوەی بوەستی بزانی چی بکەیت بۆ ئەوەی ڕاستەوخۆ خێرا بچی بەدەم کێشەکەەوە چارەسەری بکەیت واتە ئەو خوێندکارەی کە پێش تاقیکردنەوە قەلەقە بێ بۆی قەلەقەکەی نەمێنێ خێرا ئەچێ دەسەکە بە سەعیدکردن ئەمە شتێکی زۆر باشە هیوا هەیە لەو کاتە ناترسێ قەلەق نابێ و ئەم نەبوونی ترس و قەلەقیەوە ئەکا خوێندکارێکی ئیهمال بێت سعیەکانی بەجددی نەکە پاشان کە ئەچێتە تاقیکردنەوەکە بە دڵنیایی بە وەزعێکی خراپ چۆتە تاقیکردنەوە و کاتێککە ترس و قەلەقەکە بەسەریا زاڵە بێ ئیتر ئەوەنی تر خراپترە بێ لە ڕاستیە ئەم حاڵەتی نائاسایی بوونی ترسان پێ ئەوترێ فۆبیا کە پێ ئەچێ کەسێک کە زۆر زیرەکە سعی باشیشی کردو بچێتە تاقیکردنەوە اینجا ئەم ترس و قەلەقی بۆ دروست بێت لێرە ئەمە خەلەلەوە ئەمە فۆبیایە و پێویستی بە چارەسەرکردن هەیە و ئەو شتانی کە باسم کرد ڕێگان زۆر باشن بۆ چارەسەرکردنی بە تایبەتی هەوڵبەر لە ڕووی جەستەییەوە لە کاتی تاقیکردنەوە باری جەستەییت باش بێت واتە ئەگەر لە ماڵەوە لەسەر مێز و کورسی و ڕەحلەیەکت هەبێ لەسەر ئەوە سعی بکەی و بەردەوام لە کاتی سعیکردنە هەر پرسیارێکت زانی ئاسان بوو بڕۆ لەسەر ئەو مێز و کورسیە وەڵام بەرەوە و هەوڵ بە شانەکانە بریتە دواوە ئەوە هیچ سەرێ لارکەرەوە بە دەست بە جۆرێ بگرە کاتێ ئەو وەڵامی پرسیارانە ئەزانی و کاتێک کە چووی بۆ تاقیکردنەوەش هەمان حاڵەت دروستکە شانەکانە بەرە دواوە پاڵ بەرەوە سەری لارکەرەوە قەڵەمێ بگرە بەدەستەوە و هەر خودی ئەم لایەنە جەستەیە حاڵەتە دەرونەکەی پێشوت بۆ دووبارە کاتەوە واتە ئەگەر تۆ لە ماڵەوە ئەو پرسیارانی ئەیزانی لەسەر مێزەکە جواب بیتەوە سەرێ بەم شێوازە بوەستێنی شانەکانە بەو شێوازە بوەستێنی هەناسەی واقوڵ بی ئەوە لە کاتی تاقیکردنەوەشە هەمان حاڵەتی جەستەی دووبارە بکەرەوە هەمان حاڵەتی باوەڕ بەخۆبوون و دڵخۆشیەکەی کاتێک کە شتەکان تەزانی بۆ دروسە بێتەوە و مێشکت بەو شێوازە چالاکە بێتەوە هیوادارم ئەم وەڵامم جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بێت کە جێبەجێ بکەن چونکە تەنها بە بیستنی ئەم زانیاریانە پێناچێ ئێمە گۆڕانکاری گەورە دروستکەین لە ژیانمانە هیوادارم بەڕێزان دۆست و هاوڕێکانتان
بانکێشت بکەن بۆ لایکردنی پیجەکەمان بۆ سبسکرایبی چانەڵەکەمان بە ئومێدی ئەوەی ئەوانیش سوودمن بن لەم بابەت و زانیاریانە و هیوادارم بە سەرنج و ڕەخنە و بۆچوونەکانتان بە کۆمنتەکانتان بتوانن هاوکارمان بن تاوەکو خزمەتێکی زیاتر بکەین و ئێوە سوودێکی زیاتر وەربگرن. هەر شاد و کامەران.